خوشی وانا و اویکا در هر راست خلینا گرمی بیاد. هاوڕێیان گەشتی ئەم جارم بۆ کونەماسیە لە سلێمانی لە نزیکی قڕگا بۆ کونەماسی بۆ ئێستا لە دیوی سلێمانی شاخی خەیوانم ئینشاڵڵا بەرەو کونەماسیە کەومەڕێ و هەنگاو بە هەنگاو ڕسمە و ڤیدۆ و کۆمەڵێ شتی جوان تابە تۆمارەکە بۆی کە ئێوەش چێژی لێ ببین. ئەم جارم سەختە ڕێگەکە ڕێگەیەکی سەخت بوو بڕینی شاخی خەیوان و سوپاس بخوا ئێستا لە لوکەی شاخی خەیوان نزیکە بمەوە و ڕێگەیەکی سەختم بڕی بەرەو کونەماسیە چم. ئێستا گەرمایەکی زۆری هەیە. گەشتەکانی پاسکی سواری چەند کێشەیەکیان هەیە. یەکێ لەو کێشانە ڕەشەبایە. ڕەشەبا بەڕاستی پاسکی لە گرێ نەیە لە بڕوات و لە ئەدای ڕۆشنەکەی کەمەکاتەوە. یەکێ لەوانەی تر گەرمایە، پێنەمانی ئاوە، ئاو کە پێویستیەکی زۆر گرنگە و جاری وا هەیە تای پاسکیلەکە پەنچەرە بێ یان زنجیرە بچڕێ یان تووشی کێشەیەگە یا تایەت یا ویلەکەت یا ئیستۆپەکانی گەرمە بێ یا تەواوە بێ. پێویستە هەموو هۆکارێکی خۆپارێزی بە تایبەتی ئیستۆپەکان زۆر گرنگن و دەستکێش و ئەنیشک و ئەژنۆ و کڵاوی سەر ئەمانە بە پاسکی سواری کۆمەڵە پێداویستی زۆر گرنگن و ئاو پێویستی ترین شتە بۆ گەشتەکانمان. ئێستا من لە قەیوان 22 کاتژمێر 2:51 دقەیە ئەو شۆڕ بوومەتەوە بەرەو دیوی قەیوان، گوندی قەیوان لە سلێمانیەوە هاتووم. ئینشاڵڵا گەشتێکی سەلامەت و پڕخێر و خۆشی ئەنجامێمەوە گەڕێمەوە بۆ ماڵەوە. دیمەنێکی جوانە جادەگە لە کاتەیە چۆڵە جگە لە گەرما کێشەیەکی ترمانیە، بەڵام بەڕاستی گەرماکە کێشەیەکی سەرەکیە لەسەر بچم سێ بێتە نەسی ئینشاڵڵا بەڕادارە بتوانین پاسکێکی جوان بۆ هەموو شوێنێک هەتا بەرەوە
بەشێکی لە بەرزکردنەوەی بەشێکی لەوەکاری بەرزکردنەوەی بەڵکوی دەستمان هەبێت لە بەگەستی پاسکی سواری نەبێ هەرگیز چاومەندبەندی مەنانە ڕەنگە نەکەوێت. لێرەدا کۆمەڵی دیمەنی زۆر جوانمان هەیە کە پشت بەخوا تۆزێکی دەستمە خوارەوە بۆی لە نزیکەوە بیانبێنم. بیست و دوی حوتی 2023 ئەمە دیمەنیەم شوێنەیە چەند شوێنێکی خۆش.
هەندێک دیمەنی جوان لێرە تۆمار بکەم بۆ ئەوەی هاوڕێیانیش لەم دیمەنانە بێبەش نەبن و خۆش کۆمە خوایە ڕووکەنە پاسکی سواری و واز لە زیاد بەکارهێنانی ئۆتۆمبیل بهێنین. بەڕاستی دیمەنگەلێکی زۆر جوان، زۆر ڕازاوە، زۆر خۆش. ئەمڕۆ 22 حەوتە 22 حەوتی 2023 بۆ خۆم و پاسکی ئیلەکتریکەکەم کە قیاسی 26 شاخیە هاتوین بۆ ئێرە. بەڕاستی پاسکیل بۆ من لە ئامێرێک زیاترە. وا هەز ناکەم ئێستا ئامێرەکەم لە گەڵایە، وا هەستەکەم ڕۆح لەبەرێکم لە گەڵایە و منی گەیاندۆتە ئێرە و لە ئەمێرێک زیاتر خۆشمێ بەڕاستی. ئێمە پاسکی سوار زۆر جار لە گەشتەکانماندا ڕێمانەکێتە شوێنی زۆر خۆش و جاری وە هەیە ڕێمانەکێتە شوێنگەلێک کە پێشتر بە ئۆتۆمبیل پێ ڕۆشتین بەڵام ئەو چێژەمان لێ نەبینیوە. من ئەمەم لەگەڵ هاوڕێکانمان چەندین جار باس کرد، ئەوانی شەمان هەست و بیر و بۆچوونیان هەبوو. ئەم شوێنە من چەندین جار لە ڕابردووە بۆی هاتووم بەڵام هیچ کاتێ هەستەی ئێستەم لێ وەرنەگرتووە، ئەو چێژەم لێ نەبینیوە. شوێنێکی زۆر خۆش و بێدەنگە. ئەمە ئەو ڕێگەیە کە لەسەر پردەکۆنەکەی مۆکەبەوە ئەچێتەوە بۆ سوورە قەڵات. شوێنێکی بێدەنگ، شوێنێکی خۆش. بەڵام من بەنیازمی شەڵا لەم شوێنەوە بەرەو کونەماسی بڕۆم. خۆی گەورە هێزم باتێ و بتوانم گەشتەکەم تەواو بکەم. ئێرە دوو سەختی هەیە. یەکە لە سەختیەکانەوەیە کە جادەکە گڵە و ئەو گڵە چێکی و دووزیقی هەیە، ڕێگری بۆ جوڵەی پاسکیلەکە دروست دەکات. بۆ سەختی کریانەوەیە کە هەورازە و ئەوەش ماندووبوونیەوێ، بەڵام بێوەش بزانی هیچ شتێک لەم دنیاەدا بەبێ ماندووبوون نایەتە بەرەم. بەڕاستی من بیرمەکەیەکەم جار پاسکی سواریم کرد لە تەمەنی گەورەی مانەک لە تەمەنی مناڵیدا چەند کیلۆمەتر ڕۆشتم بەڵام بە تەواوەتی شەکەت بووم. ئێستا سپاس بەخوا من گەشتی شارانەکەم بە سواری پاسکیلەکەمەوە. ئیشاءڵڵا لەوە بەرنامە هەیە ڕێی زۆر دووتر بڕین بەیەکەوە ئەگەر تەمەن باقی بێت. یەشێک لەو دیمەنە جوانانە و شوێنە جوانانی کە بەرچاوم کەوت ئێرا بوو
بۆیە بڕیارمدا Resuming ride. شوویکی کورد بەم و دواتر دەستکەمەوە بە گەشتەکەم. دیمەنێکی جوانی هەیە بەڕاستی کەماندووی و گەرماکە لە بیرە باتەوە. سپاس بەخوا شووی لەو ڕێگەوە هاتمە سەرەوە گڵەیە پێم خۆش بوو لێرەیە شوویکی کورد بەم. بەڕاستی دیمەنێکی زۆر جوان و ناوازە و بێدەنگی هەیە. خۆیە کوردستان هەر ئاوەدان بێ، خۆیە گیان هەمیشە لەشمان ساخ بێ بتوانین گەشتی خۆش بکەین. من لەو باوەڕێم هیچ شتێک هێندەی پاسکی سواری مرۆڤ فێری ئارامگری ناکات، چونکە تۆ بەپای دەرلێدانە بچووکەکانت لەگەڵ پاسکیلەکەتە دەیان و سەدان کیلۆمەتر بڕیت و بەهێزی جەستەی خۆت بەهێزی قاچەکانت ئەو ماوەیە ئەبڕیت. لەبەرەوە من زۆر دڵخۆشم، زۆر هەست بەهێز و تواناکەم کاتە پاسکی لێخۆم. پاسکی سواریە هیچ شتێ هێندەی سەرۆخواردەکان خۆش نییە، سەر شوکیە. ئێستا ئەو پردە کۆنەکە و پردە گوێیەکەی نەماسیە، وەکی ئەو پردەی تر سێرانگاکەیە. سوودەکانی پاسکی سواری لە ژمار نایەت. ئێستا من و پاسکیلەکەم نزیک بووینەتەوە لە سێرانگای کونەماسی و ئەو دەبەیە کە لەوایە باوەڕ بکەن دڵم نایە لە شوێنێکا فڕێیم کە شوێنی تایبەت بە بەفرێدانی نییە. هیوادارم هەمووان لە خەمی ژینگەی وڵاتەکەمانە بین، بە مانای کەلیمە یانی ئینسانێ بین زەرەرمان نەبێ، نە بۆ خەڵک، نە بۆ ژینگە، نە بۆ زیندەوەرانی کە لە ژینگەکەمانە لەگەڵیان ئاژین، بۆ ئەوان لەگەڵ ئێمە ئاژین، و ئەوان سوودی تەندروستی و ژینگەیی بێ ئێمە ببەخشن، بۆ ئەوان وا دەکەن کە هاوسەنگی ژینگەکەمان ڕابژێت. هەر لە باڵندەکان و تاوکو گیاندارەکانی تر و چارپێکان بۆ باڵندەکان و خشۆکەکان و هەتا دوایی ئێستش وا وردە لە سێرانگای کۆنەماسی نزیکە بینەوە. ئەمە چەمەکەیە، ڕاستەکەی کە زۆر ناچمە خەراخەوە هی ئەوەیە زۆر گەرمایە ماندووم بەڕاستی. کۆمەڵی خەڵک مەلەی تیاکەن چەمەکەیە. دیمەنێکی جوانی هەیە بۆ من بە پاسکیلەکەم هاتووم بۆ ئێرە. گەشتێکی زۆر تایبەتە، گەشتێکە کە بەڕاستی هەمیشە ناتوانانی ئەمە بکەیت.
نەماسی شوویەکم دا و ئاوم خواردەوە و نوێژم کرد نوێژی عەسر ئیتر وردە وردە بەڕێکەمەوە بەرەو ماڵەوە هەتا کوێ کاتەکەم بڕی کرد و شەوم بەسەردانە هات بە پاسکی لێخوڕین دەڕۆم هەلەو بە دوایتر نازانم کە دەتوانم بەردەوام بمیان سوود لە ئۆتۆمبیل وەرەگریان. لەم گەشتانەدا هەنێ دیمە نەبینی ماندوێتیت لەبیر دەچێتەوە شووە دەبی وەکو هەنێ سەوزایی و دار و درەختە چڕی سێبەر بوو ئەو شتانە ئێستام دیمەنەی بینن جادەکە بەشێکی زۆر زۆری بە سێبەردا پەشراوە دیمەنێکی جوانە بەخشێ. ماوەیەک پێش ئێستا کاتێکە قسەم لەگەڵ خزم و هاوڕێ و کەس و کارە کرد ئەوانەی کە لە ئەوروپا دانیشتنەوەمانە دەیانوت ئێمە لە شارێکەوە پاسی دەچین بۆ شارێکی تر منیش هەر لە خۆ خەیاڵمە کردەمون ڕەنگە شارەکە زۆر دوور بێ تو مەزەمە شار نییە شارۆچکێ بۆ نمونەوە کو لە سلێمانیە بچی بۆ عەربەد یا لە سلێمانیە بچی بۆ بازیان یا لە بڵێن شارۆچکەیەکەوە بۆ شارۆچکەیەکی تر بڕۆی ئێستا کەیانەوە ئێرە من پێیان لە بەڵێن با بچین گەشت بکەین زۆر توانای و گەشتە دوورانەیان نییە وە لە هەمان کاتە خۆشیان لەو گەشتانە ئەدزنەوە هەردەمە بە بیانوویەک لێرە پێیان ئەڵێم ئەم جارا گەر هاتنەوە خۆتان مەدزنەوە وەرن با گەشتێ بکەین بۆ هەر شارێکەوە پێتان خۆشە لە کوردستان بە دڵی خۆتان جوانترین تابلۆ بڕوای من
تابلۆی سروشت خۆیەتی و هیچ تابلۆیەکی دەستکرد جێیت ئەو تابلۆ سروشتیان ناگرێتەوە و ئەو ڕەنگانە بۆ شێوەیە تیا بەرجەستە نابێ بڕوانە تیشی خۆرە چۆن بریقەدانەوە لەسەر گەڵای ئەو پوش و پەلاش و ژووی یاوشت بۆ دروست دەکات ئەو سەوزی و ڕەنگانە چۆن تێکەڵ بوون چ تابلۆیەکی ڕەنگینیان پێکەنەوە مەگەر هەر چاوێکی وەکو چاوی گۆرانی شاعیر بتوانێت وەسف لە دیمەنی سروشت بکات بۆ بتوانێت حەقی تەواوی بدات من بەڕاستی لە چاکی پاسکیلەوەیە کە ئەم دیمانانەوە بە وردیە بینم ئەگەر بە ئۆتۆمبیل بیت شۆفێر خۆی تەنها جادەی قیرە بینێ و ئەبێ هەرواش بێت چکە ئەگەر وانە بێ ڕەنگە تەرکیزی تەواو لەسەر جادەکە لەبێت تووشی ڕووداوێکی هاتوو چۆ ببێت کە ڕەنگە بێئاگایی چرکەیەک بەس بێ بۆ پەشیمانی تەمەنێک بە هیوای کوردستان هەر ئاوادان بێ نزاکەین ئەم وڵاتە پڕخێر و خۆشی بێ بتوانین هەمومان ئاوا بە دڵی خۆمان بۆ هەر شوێنێکە دڵی خۆمانەوێت پێیا گەشت بکەین وڵاتمان پڕ بێ لە ئاوادانی و ئارامی و برایەتی پشت بەخوا من ئەمڕۆ لە دوا چرکەکانی گەشتەکەمام ڕەنگە لە هەر چرکەیەکە کۆتایی بە گەشتەکەم بێنم شکای تر کات بەرەو ئێوارە ڕۆ ڕەنگە نەتوانم ئەگەر بە پاسکیل بڕۆم پێش بانگی شێوان بگەمە ماڵەوە نازانم ڕەنگە ئۆتۆمبیلم دەست نەکەی و هەر بەلێ خوڕیم بڕۆمەوە بەنیازی کاتێکی خۆش بەنیازم هەموو ئازیزانی من ئەوەی کە ئەم ڤیدیۆیە بینێت چێژی لێ وەربگرێ و ئینشاءڵڵا ئەویش ڕۆژێک لە ڕۆژان دەست بکات بە پاسکیلێ فڕین بۆ ئەوەی بێبەش نەبێ لە سوودە تەندروستیەکانی پاسکیل و ئەو چێژەی کە لە دیمەنەکانی سروشت ئەیبینیت